خوشکی بەڕێزم بە خۆتا بچۆرەوە ڕۆژی 2 جار خوای گەورە لە سەروی عەرشەوە ئاگای لە تۆیە هیچ شتێکی لێ غافڵ نابێ بەڵام ئەم مەلایکانیش داناو بوو ئەوەی لە ڕۆژی قیامەتە شایەت بن لەسەر تۆ یا شایەت بن بۆ تۆ خوای گیان وەڵڵاهی فڵان کەسمان بینی سنگی بەدەرەوە فڵان کەسمان بینی شووی کرد بەڵام بە شێوەیەکی ناشەرعی خوای گیان فڵان کەسمان بینی لاشەی بەدەرەوە بوو پێیەکانی بەدەرەوە بوو قژی بەدەرەوە بوو شایەتیت لەسەر ئەدەن هەم لە دنیا هەم لە قیامەت بەدبەختی ئەگەر ئەگەر تۆ بەنەکی نەگەڕێتەوە بەلای خوا ڕۆژی 2 جار سافیرەیی تۆ خراپی تۆ ناملتەزیمی تۆ دەبرێت بۆ ئاسمان خوای گیان فڵان کەس خۆی داناپۆشی ئەوەشی کە خۆی داپۆشیوە بێگومان مەلایکە شایەتی بۆدا کە فڵان کەس کەسێکی داپۆشراو بوو الحەمدولله خوای گیان ئێمە لایەن بووین داپۆشراو بوون ئێمە جێمانی ڕا هەر داپۆشراو بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ وشر نسائكم المتبرجات المتخيلات وهن المنافقات خرابترین ئافرەتانی ئێوە ئەو ئافرەتانن کە سافیرن جوانی خۆیان دەرەخەن سنگی خۆیان قۆڵی خۆیان قاچی خۆیان لاشەی خۆیان دەرەخەن بۆ پیاوان بە تەکەبور و بە خۆ زلزانینەوە بەسەر زەویە دەڕۆن ئەوانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم خراپترین ئافرەتن و ئەوانە منافقن جا تۆ پێت خۆشە هەموو ڕۆژێ سافیرەیی تۆ ببرێ بۆ ئاسمان بۆ لای خوای پەروەردگار شەرم ناکەی لەخوا بۆ بە خۆتا ناچیتەوە بۆ شەرم لەخوا ناکەی خوشکم بۆ خۆتا ناپۆشی ڕۆژێکە بێ بە کفن داتەپۆشن بە خۆتا بچۆرەوە با لە ڕۆژی قیامەتە شەرمەزاری لای پەروەردگار نەبیت خۆ داپۆشە تۆبە بکە بگەڕێرە بۆ لای خوا هەتا ئەو ڕۆژەی لەناو قەبرەکەدا تۆبە دەکەی بەڵام تۆبەکردن لێوەرناگیرێت